بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەرم و گەشترین سڵاوەکانی ئێمەتان پێشکەش. من بێهرۆز ئەم جارەش هاتۆمەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ژیانەوە کە هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بنەوە جێگەی سەرنجی ئێوەی ئازیزیش بێت. بەداخەوە هەروەک ئاگادارن لە کۆمەلگای ئێراندا ڕۆژ بە دوای ڕۆژ بەهۆی بوونی حاکمیەتی نەگریسی کۆماری ئیسلامی ئێران زۆرێک لە قەیران و کێشە جۆرا و جۆر لەوانە ئێعتیاد بە مادە هۆشبەرەکان، خواردنەوە ئەلکولیەکان، هاوسەرگیری منداڵانی کار، بێکاری، فەقر و حاشیەنشینی و هیتر بووەتە کێشەیەکی سەرەکی لە کۆمەلگا و کاریگەری زۆر خراپی لەسەر چینێک لە کۆمەلگا کە پێکهاتەکەی زیاتر لەسەر گەلانی ئێران بەگشتی بە تایبەت چینی لاوان و تازە پێگەیشتوان داناوە. ئەمەش ئاشکرایە هۆکارە سەرەکیەکەی کۆماری ئیسلامیە. ئێتیاد تەنیا کێشەی تاکە کەسی نییە، بەڵکو لە ڕاستیدا کێشەیەکە کە ڕۆژانە برۆکی بە هەموو پێکهاتەکانی کۆمەلگا گرتووە. بۆ چارەسەرکردنی ئەم خەسارە کۆمەڵایەتیەش دەبێ هەوڵ بدرێت و بگۆڕدرێت. بۆ ئەم مەبەستە داوامان کردووە لە بەڕێز هەوڕێ متەلبی ئەنوەری، کادر و ئەندامی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کە زانیاری زیاترمان پێ بدا و وەڵامی چەند پرسیارمان پێ بداتەوە. کاک متەلبگیان بەخێر بیت. زۆر سپاس لەگەڵ ڕێز و سڵاوم بۆ جەنابت و بۆ هاوکارانت و هەروەها بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. بەخێر بیستەر چاو یەکم پرسیارم با لێرەوە دەست پێ بکەم. فاکتەرە سەرەکیەکانی هەموو ئەو کێشە کۆمەڵایەتیانە کامانن، وەکو ئێعتیاد، فەقر، حاشیەنشینی، هەر هەمووی بەگشتی. دیارە ئاسیبهای ئیجتیماعی جملەی ئێعتیاد دیاردەیەکە متاسفانە جیهانی و بەنەوەیەک ڕنگدانەوەی لە هەموو کۆمەلگاکان بە شێوەیەکە لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی کە نسبیە. بەڵام ئەوەی کە ئێمە مەبەسمانە لێرە باسیکەین و زیاتر فۆکوسی بخەینە سەر کۆمەلگای ئێرانە. کۆمەلگای ئێران بەهۆی تایبەتمەندیەکی کە هەیە ئەویش حاکمیەتی جمهوری ئیسلامیە، بەهۆی ناکارامەیی سیاسەتی اقتصادی سیاسی کۆمەڵایەتی زۆرێک لە کێشە کۆمەڵایەتیەکان ئەجوملەی ئەتیاد ئەوە بۆتە معزلێکی گەورە لە جامعەیە و بەنەوەیەک کاریگەری زۆر خراپی داناوە و عوارزەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر و لە پەرەسەندندایە. دیارە هۆکاری دیکەش یا فاکتەرایەکی دیکەش دەخیلنتیایە، بەڵام ئەوەی کە ئێمە مەبەسمانە زیاتر بۆ ناساندنی دیاردەی ئەو دیاردە دزێوانەکە لە کۆمەلگایە و ڕۆژانە بەرۆکی بە خەڵک گرتووە، مەسەلەی ئەوانەی کە جەنابتان خۆتانی شارەتان پێکرد لە ئێعتیاد، بێکاری، فەقر، هەژاری، بەنەوەیەک هاوسەرگیری منداڵان، چوزانم بەنەوەیەک هەموو ئەمانە بەهۆی ناکارامەیی سیاسەتی جمهوری ئیسلامی ئەجوملە چ لە باری اقتصادیەوە، چ لە باری کۆمەڵایەتیەوە، چ لە باری فەرهەنگیەوە، هەموو ئەمانە ڕنگدانەوەی لە جامعەیە بووە. بۆ ئەم مەبەستەش زیاتر با بڵێن جمهوری ئیسلامی مەبەستیشی بووە و دیاریکراوی ئەوەی کە تایبەتمەندی لەسەر چینێک لە کۆمەلگا ئەویش کە لاوان و جوانانێکن کە نەسلی داهاتووی جامعەن و هەمیشە دایما ئەبێ زیاتر کاریان لەسەر بکرێت و بە بەردەوامی لەباری ڕفاهەوە، لەباری ئارامشی ڕۆحی و ڕەوانیەوە، لەباری یعنی ئایندەی ئەو مەملەکەتەیە
فەزایەکی مناسب مثبت دروست کات کە متەئەسفانە ئەم شتە بەهۆی وەکو عەرزم کردی ناکارامەیی سیاسەت و بێبەرنامەجی نەیتوانێت تا ئێستا موفق بێ و ڕۆژ بە ڕۆژ ئێمە بە بەرچاو هەموو میدیاکان و بە بەرچاو هەموو ڕۆژنامەکان و بە ڕۆژانە خەسارهایەکی زۆر بەرچاو زۆر بێوێنە ئەبینین لە کۆمەڵگا کە بەڕاستی دیاردەیەکی زۆر زۆر ناوخۆشە و ئێحتیات بە دەرەجەیەک ئەکرێت تعریفێکی عمومی وەکۆی کە بازەکرێ هۆکار و زەمینەکانی و مەسائلێک کە لە پشت ئەم قەزیەوە هەیە یا بەنەوە دیارە ئەوەی کە زۆر زۆر بەرچاوە مەسەلەی فەقر و بێکاری مەسەلەی فاسڵەهای تەبەقاتی کە هۆکارە بۆ ئەوەی کە لەباری اقتصادیەوە لەباری اجتماعیەوە هۆکارە بۆ ئەوەی کە ئەو دیاردەیە زیاتر پەرە بسێنێ مەسەلەی تەبەقاتی کە وەکو عەرزم کردی جوانانێک کە ئیمڕۆکە متەئەسفانە بەهۆی بێکاری بەهۆی نەداری بەهۆی هەلی کار بەهۆی هۆکارەهایەکی کە نەبوونی ئاموزشێکی باش نەبوونی پەروەردەیەکی باش نەبوونی سیستمێکی عادڵانەی تەوزیعی سەروەت لەو جامعەیە هۆکارەوەی کە هەموو نیازەکە نیازە ڕۆحی ڕەوانی مادی هەموو ئەمانە ئەبێتە پەنگە خواتەوە لە دەرونیانە و لە ناخیانە ئەبێتە هۆکارێک بۆەوەی کە بتوانن بەنەوەیەک خۆیان ئارامشێک بۆ خۆیان دروستکەن کە متەئەسفانە دیاردەکە بەو شێوە خۆی دەرەخات و خۆی ڕەنگەداتەوە کە ئەوارزەکەشی بە نمونە بەپی ئامارهایە کە خودی ڕژیم لەم بەپی داتاهایەکیش کە خۆی مەترحیەکە و بە شێوەیەکی سەرسوڕهێنەر و مەترسیدار باسیەکە کە ئامارەکان هەل لە مناڵانی سەرجادەوە بەپی ئامارێک کە من ئیمڕۆ متالعەم کرد لە میدیای ئێرانەوە باسەکە کە مەسەلەن فقط لە ئوستانی کرماشان زیاتر لە 800 مناڵی سەرجادە هەیە مناڵی سەرشەقام هەیە کە ئەمانە هەمووی بێناو نیشانن بێوەزن دێتۆ وەرە ئاسەواری ئەم مناڵانە لە جامەیەکە بەو وەزیەتەوە بۆ بێکاری و بێوەزی و کە متەئەسفانە کە لەبەر نەبوونی شرایەتی اقتصادی لەبەر نەبوونی شرایەتی اقتصادیەکی باش لەبەر نەبوونی بۆ ئارامش و بۆ زندگیەکی ڕفا مەجبورە بن کە مناڵەکانیان بەنەوەیەک بخەنە سەر شەقام و بۆ دەرامەتێکی زۆر جزئی کە متەئەسفانە وای لێکن کە مناڵانە بەنەوەیەک تحتی تاسیری لەو سەرشەقامانە ئەبنە قوربانی دەستی ئینسانهایە کە لەوێ کەمینیاندانەوە بۆ مناڵانە بەنەوەیەک سوء ئیسفادەهایەکی چ لە هەموو بوارەکانە لێیان بکەن چ باری جنسی چ باری ئەخلاقی چ باری ڕەفتاری یەکێ لەوانە کە مەسەلەن گواستنەوەی مادە خۆشبەرەکانە یەکێ لەوانە کە سوء ئیسفادەی جنسیە زۆر هۆکاری کە هەیە مەجموعی ئەمانە بەپێ هەر دوای ئەوە ئامارێکی کە من هەر ئیمڕۆ دیم لە هەواڵەکانە باز لەوەکە کە مەسەلەن بەپێی تازەگی کە دەستگای ستادی بەناو مبارزە لەگەڵ مەوادی مخەدەرە لە جمهوری ئیسلامی باسیەکە ئەڵێ ئاماری تازەی قوربانیانی توشبووی بە مادە سڕکەرەکان زیاتر لە باڵای 4 ملیۆن و نیوە دێتۆ ئەگەر ئامارەکە ئاوا کامە ئامارێکە واقعیش نییە ئەوەی کە جمهوری ئیسلامی زۆر زیاتر لەو ئامارەیە کە خۆی ئیشارەی پێەکە بەشێکی دێتۆ ئەم 4 ملیۆن و نیوە حەدیەقەلەکەی بە پێی خانەوادی حسابیکەی بە پێی خانەوادا هەر بە شێوەیە کە مەسەن هەر خانەوادێ 4 نەفەر بێت نەفەرێکیان تایە معتاد بێ حەدیەقەلەکەی زیاتر لە ئەتوان 15 تا 20 ملیۆن نەفەر ئەبنە گیرۆدەی دەستی کەسێکە لە بنەماڵەکەیانە معتادە ئەبێتە ناڕەحەتی خەمۆکی بێدەرەتانی بێوەزعی زندگی مختلەکە هی خانەوادە ئەوارەژەکانی زۆر زیاتر و بەرچاوترە لەوەی کە
ئێمە لێرە دانیشتین قسەی لەسەراکەین. مەجموعەیە زۆر شتی کە هۆکارە بۆەوەی کە کەسانێکن لەو کۆمەلگایە کەشنە تو ئالوودە ئەبن بە مەوادی مخدر یا زۆر ئاسیبهای اجتماعی تاقی ئەەکەنەوە یا تەجروبەیەکەن مەسلەی بێکاریە مەسلەی نەبوونی ئاموش پەروەرشێکی دروست و ئوسوڵیە نەبوونی اقتصادێکە کە متەئەسفانە هیچ ڕاکارێکی نییە هیچ بەرنامەیەکی نییە بۆ ئینسانەکان لەو جامعەیە بوویە کە ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە ئەو جامعە بەرەوە وەزیەتە ڕوە کە متەئەسفانە ڕۆژانەی ئێمە ئەیبینین لە ڕێگەی میدیاکانەوە کاریگەریەکانی و عوارزەکانی و هەموو ئەمانە بەنەوەیەک ینی زۆر زۆر مەترسیدارە کە تۆ نەسلەهای داهات و باسکەیت ئەمە خوێندنەوەیەکی نەئاکەدیمی بە شێوەیە کە زۆر حرفەی بچیتە بوارێک کە دانیشی لێکۆڵینەوەی لەسەرکەی بەڵام مەجموعەی ئەمانە ئەومان پێڵێکە ئەبێت جامعەیە کە تۆ بدەوێت لەسەری ئاهێندەیەکی ڕۆشنی بێت بەنەوەیەک ئەم جوانانە کە نسلی داهاتوون تۆ لەگەڵ معزلێکی ئەوە ڕوبەڕوون تەبیعی کاریگەریەکانی لەسەر لە هەموو بوارەکانی کۆمەلگا ئەوەی کە مربوطە بە زندگی اجتماعی لەو جامعەیە مختلەکە خانەوادە لە بەنەوەیەک پاشیدا بێ خانەوادە بەنەوەیەک لە یەک ترازان نەبێت ڕەوابەتەکان کابرا معتاد بۆ ئەوەی کە بتوانێ نیازە ئەو نیازە کە ئالوودە بووە پێی تەمینی کە مەجبورە بێ بچێ دزی بکات مەجبورە بێ بەنەوەیەک بچێت ئالوودە بێ بە مەواد کارهای ناشایز ناڕەوا کە ئەرزشای ئەخلاقی تەواو لەو جامعەیە ئوفتەکات و بەنەوەیەک ئەمانە هەر هەمووی متەئەسفانە دیارەکە کە لە کۆمەلگای ئێرانە ئیمڕۆ بە شێوەیەکی زۆر زەق بەرچاوە زۆر بەداخەوە خۆ دیارە کۆماری ئیسلامیش بەش نییە یعنی بێتاوان نییە لەم کێشە کۆمەڵایەتیانە جا پرسیارەکەم ئەوەیە چه ئامانجێکی سیاسی لە پێشتەودایە بە کۆماری ئیسلامی چه قازانجێک ئەوە لەم لە ئاحتیات بە تایبەت کۆمەڵ ئێران بەگشتی بە تایبەت جمهوری ئیسلامی کە ئێمە بەسمانە وەکو عەرزم کردی لە سوالەکە پێشوشە بەهۆی نەبوونی سیاسەتێک بەهۆی ئەوەی کە چ لەباری اقتصادی چ لەباری کۆمەڵایەتی چ لەباری بەنەوەیەک حتا ئەوانەی کە ئالوودەبووان بە مەوادی مخدر یا ئەمانە جیا لەوەی کە لەباری قانونی و قانونێکی وەزەکردەوە کە ئەمانە بەنەوەیەک بە حساب مجرم حسابە بن و بەنەوەیەک بەهۆی شریعەت و بەهۆی مەسائلی قانون هەیە کە وای لێکە کە توشبوو یا مەسرفکەر وای لێکە کە خۆشی بەنەوەیەک تاوانبار بخاتە ریزی ئەو کەسانی کە بەنەوەیەک جەریمەی کردووە بەنەوەیەک تاوانبارە بەجێ ئەوەی کە ئەهمیەتی پێبا بەجێ ئەوەی ئامۆزشێکی دروست و وسوڵی پێبا بەجێ ئەوەی کە حیمایەتی کە و پێشگیری بکالەوەی کە ئەم وەزعیەتە نابەسامانە پەرە نەسێنێ ئەم قازانجەکەی زیاتر بیت لەباری سیاسەکەەوە قازانجەکە لەوەی کە بلەخەرە جوانهایەکی زۆر کە نیروی ئومیدی جامعان بۆ داهاتوو کە جامعە لەسەری شکڵەگرێت و بنەوەیەک ئەوەی کە ئێمە مەبەسمانە عەداڵەتی ئیجتماعیە مەسائلی ڕەوابەتێکی ئیجتماعی دروستە هەموو ئەمانە مختلەکە و جمهوری ئیسلامی مەبەستیەتی لەم بارەوە بۆ دوو هۆکاری سەرەکی جمهوری ئیسلامی مەبەستیەتی کە ئەو فەزایە کە ئێستا دروستی کرد و خوڵقاندوویەتی کە من پێم وایە بەشێکی زۆر عەمدیە و بە ئەنقەستە کە هەدەفیەوەیە کە ئەو نیرووە جوانە کە ئیمڕۆ کە خۆشبەختانە جامعەی ئێران جامعەیەکی جوانە بە شێوەیە کە توانێت زندگی بەرەو ئەو ئاستە بەرێکە هەموو ئینسانەکان لە ڕفاه و لە ئاسایش و لە ئارامشا بژین هاتووە ئەو نیرو عەزیمە گیرۆدەی مەوادی مخدرەکە گیرۆدەی ئاسیبهای ئیجتماعیەکە بۆی کە ئەو لەو شرایەتی فەقر و بەدبەختی و هەژاریە بمێنەوە کە بوو بیر لە سیاست نەکەنەوە بیر لە ئاڵتەرناتیڤ نەکەنەوە بیر لەوە نەکەنەوە کە جمهوری ئیسلامی مسەبەبی ئەسڵی ئەم گیرۆدەیە بۆی کە پەنا بەردێتە بەر ئەوەی کە بلەخەرە مەسەرنوێشتێکە تەقدیرێکە فڵانیەکە
تووشی ئەم جوانانە بووە ینی لە زێنیەتی جوانەکانە وا تەجەسم بکرێت کە ئەمانە بلەخەرە بەهۆی ئەوەی کە دەستیان ڕناگا بۆ زندگیەکی باش بۆ ئەمنیەتێک بۆ زندگی کە شایستەی هەتاکێکی کۆمەلگایە چ لەباری ئینسانی چ لەباری ڕەفتاری چ لەباری کۆمەڵایەتی بە هەموو گشتی وای لەکە کە ئەمانە بە هەموو شێوەیەک ئالوودە بن بۆی کە خۆشی ئەزانێ بۆ تداومی قودرەت بۆ مانەوەی لەدەسەڵات بۆ پەرەپێدەن بەم حاکمیەتە نەگریسە کە لە ماوەی 42-43 ساڵە چێت کە ئەم بە شێوەیەکی سیستماتیک کارەکە لەسەرەوەی ڕۆژ بە ڕۆژ ئەگەر بی بەراوردێکی عینی بکەین لەگەڵ گوزەشتەیە ڕۆژ بە ڕۆژ ئەم خەسارانە پەرەی سندووە بەجێ ئەوەی کە پێشگیری بۆ بکرێت دەرمان بکرێ بە شێوەیە ڕاهکارێکی بۆ بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە ئەم وەزیەتە نابەسامانە کۆتا بێت دی پەری پێسێنی ئەو نیروە بەجێ ئەوەی کە دانیشە لە پشتی لە دانشگایە بن ئەو نیروە جوانە بەجێەوەی دانیشن کە ئایندەی خۆیان دروستکەن خانەوادە دروستکەن بە هەر دەلیل شایستەگیەکانی تاکی کۆمەلگاکە هەموو لەباری ڕەفتاری ئەخلاقی هەموو مناسباتە دروستەکانی کۆمەڵایەتی دی ئەمانە هەمووی تەخریبەکە فقط پرسیارێ ئەفوکە هێن بوو ماوەیەک لەمەوە هەواڵێک بڵاو بۆ لەسەر شەبەکە ئیجتیماعیەکان تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە 7,000 لە تالانە 7,000 وەردەفرۆش بەناو قاچاقچیەوە دەست بەسەر کرا ئیسە یا مەجموعەکیان ئێعدام کران یا کەوتنە زیندانیان بەڵام بۆ ئەم کێشە کۆمەڵایەتیان ئەم کێشەیە بۆ ڕیشەکە نابێت تەبیعی ڕیشەکە نابێت چون وەکو عەرزم کردی سیاسەتی جمهوری ئیسلامی لەو بوارەیە چون ئەگەر بێت و تۆ بدەوێت پێشگیری بکەیت لە مجموعی ئەم ئاسیبە ئیجتیماعیانە ئاسیبە ئیجتیماعیانە کۆ تەنیا گیرۆ دەبوونی جامعە بە تەنیا احتیاط نییە تۆ مەسەلەی هاوسەرگیری زودڕەسی مناڵانە مەسەلەی بێکاریە کە بە شێوەیەکی بەپی ئامار و داتاهەیە کە خۆیانەڵێ لە حەدی زیاتر 14-15% کە ئەوەی کە خۆی ئەڵێ کە متمەینی زۆ لەوە زیاترە مجموعەی حاشێنشینیە مجموعەی خەڵقانێکن ئەگە کێشەکە مەسەرەن ئێمە وەکۆ ئاماری کە باسمان کەرەکە کێشەکە هەر بەس مەوادی مقدر بێ و ئالو دەبوونەکەی نزیکەی 5 ملیۆنە و مجموعەی ئەوەی کە بەپی ئەگەر خانەوادەگی حسابیکەی زیاتر لە 15-20 ملیۆن خەڵک بۆتە معزلێک لە چوارچەوەی خانەوادەیانە و بۆتە گرفتێکی گەورەیە چ لەباری ڕۆحی ڕەوانی و حتا ئەمنیەتی اقتصادی ئەو بنەماڵانە مثلا ئەمە بەس بەهۆی احتیادەوە دە بگرە لە ئاسیبهای ئیجتیماعی دیکە کە وەکو عەرزم کردی ئەوانەی کە باسم کردی فەقر بەدبەختی ئەوەی کە مربوطە بە قانون هەیەکە کە خود دەستنوشتەی خودی جمهوری ئیسلامیە ئەوەی کە دەستنوشتەیە ئەوەی کە نانوشتەیە لە عورف و سنەت و دابوونەریتی خۆیانە زەقیەکەنەوە لە شەریعەت و وەریان گرت و جێکەوتووە کە حەددا مەسەلەی هاوسەرگیری مناڵانە مەسەلەی خانەوادەیە مەسەلەی چوزانم مەسایلی حتا لە بوارێکی شاتوانێ ئەمانە بە نەوەیەک فەرەنگسازی بووەکە ئەمانە بۆی کە جێکەوێ لەو جامعەیە حساسیەتایەک دروزەکە بە نسبەت کچ و کوڕەوە بە نسبەت حتا لەباری جنسیەتیەوە تەفکیکی جنسیەتی لە مەدرسەکانە لە شوێنە گشتیەکانە لە پارکەکانە لە ئەوان ینی مەجموعی ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی بە شێوەیەکی ئامدانە و سیاسەتی بۆ داڕێژێ کاری بۆکە حرفەیی حتا مەسەلەی باس لە بە وەزیەتە گرانی و سەرسام ئاواری کە لە جامعە هەیە بۆ وەزیەتە کۆمەڵایەتێکە لە جامعە هەیە کە متاسفانە ڕۆژانە قوربانی ڕۆژ بە دوای ڕۆژ لە پەرسەنددایە دیتو لەو شرایەتەیە ئەو جامعە وەختێ حاکمیت ئەمەنیەتێتی حاکمیت ئەمە سیاسەتێتی حاکمیەتیش ئالتەرناتیڤێک نییە هیچ ڕاچارێکی نییە تەبیعیە لەو جامعە بەو شێوەی کە پێویستە نەئەتواندرێ مەگەر ئەوەی کە
ئینسان جاری وایە بە شێوەیەکی مستەقل ئینسانێک هەیە ئیرادا ئەکات ئاڵوگۆڕ لە خۆی دروستگایە تاتی تاسیری ڕەوابەتێکی مناسب کە ڕفیقە دۆستە ئاشنایە خزمە تاتی تاسیری ئەوانە ئەتوانن کە بنەوەیەک لەم وەزیەتە کێشە کۆمەڵایەتیانە یا ئاسیبای ئیجتماعی بە فارسەکەی بنەوە لێ ببنەوە یا لێدا ببڕن بەڵام بە تەوری کولی وەکو ئەوەی کە وەزیفەی سیاست مەدارانە یا حاکمیەتە متەئەسفانە جمهوری ئیسلامی نەقشیتیانە و بە هیچ شێوەیەک بیریشی لێ ناکاتەوە چون ئابم ڕەوتە کاڕبات دەبەرەوە قازانج و مەنافعیتایە تۆ لەباری اقتصادیەکەشەوە حتا ئەوانەی کە عاملی پێکێنانی ئەم مەوادی مخدر گرفتە هەتا کونی ئەوازەکانیکە هەمووی ئەمانە کە سوپای پاسداران و بە نەوعێ حامیانی دەستگای حاکمیت نەقشیان هەیە چون بەرژەوەندی ئابوووریەکان کە لە ڕێگەی مەوادی مخدرەوە چێتە گیرفانیانەوە زۆر لەوە زیاترە کە ئەمان بیر لەوە بکەنەوە ئەم کێشە کۆمەڵایەتیانە چارەسەری بۆ بدۆزنەوە چون مەنافعەیەکی کەلانی دەستگای حاکمیت لە پەرەپێدانی ئەم شەرایطە چ لە باری کۆمەڵایەتیەوە چ لە باری سیاسیەوە توت بێ جامعەیەک مختلکەی جامعەیە بخەسێنی بەوەی کە دەسەڵاتی نەبێت قدرەتی تەشخیصی نەبێت قدرەتی بڕیاردانی نەبێت قدرەتی تەسمیمگیری نەبێت چ باشتر بۆ جمهوری ئیسلامی لەوەی کە دانیشێ بەنەوەیەک فەزایەکی سالم دروستکە کە بلەخەرە و خەڵقە ئەگە فەزاکە سالم بێت شرایەتەکە مهەییا بێت ئەو خەڵقە مەجبورە بن کە داوای مافەکانی خۆیان بکەن بەختێ و بەڵام وەختێک کەسێکە لە گۆشەیەکە دانیشۆ دەست بە ئەژنەوە هیچ هێزێکی نییە هیچ تەوانێکی نییە هیچ ئیمکاناتێکی نییە تەبیعیە بیر لەوە کاتەوە کە بە هەر دلیلێک پوڵێ پیا بکات بۆ ئەوەی کە بتوانێت کێشە خەموچەکان و ئەفسردگی و ناڕەحەتی و مەجموع عوارزایە کە لە جانبی مەوادی مخدر و ئەوە دەستی کەوتووە کە تەمینیکە متاسفانە وەکو عەرزم کردی ئەمە دیاردەیەکە کە ڕۆژ بە ڕۆژ لە پەرسەندندایە سپاس ڕێگای سەرەکی بۆ لە نێوبردننی ئەم دیالەیە کێشە کۆمەڵایەتیانە و بۆ لە نێوبردننی بنەما و ڕیشە سەرەکیەکانی لە کۆمەلگادا چیە و دەبێت چه هەنگاوێکی بۆ هەڵبگیرێت ئەکری زۆر شت هەیە دەخیل بکرێت لە جەوامعێکە کە با بڵێن جەوامەیەکی ئوروپایی یا با بڵێن جاماهەیە کە بە حەدی ئەوە گەیشتون کە سیاست گوزاران یا بنەوەیەک چ لەباری سیاسەتی خانەوادەوە چ لەباری سیاسەتی ئامۆژپەروەرشەوە لەباری ئەوانە کە زۆر دەخیل نین بەرنامەڕیزیان هەیە لەباری بوجە حیمایە دەکەن ئەوواکەن بەڵام زیاتر نەهاتایەکە کە وابەستگی سیاسیان نییە نەهاتایەکی مردمیە کە دائنیشن بۆ ڕیشەکێشکردنی ئەم دیاردا دزێوانەی کە ناو کۆمەلگایە دەستە و یەقەی خەڵق بووە و خەڵقی بەنەوەیەک ژیرۆ دەکردووە ڕاکاریان بۆ دۆزیوەتەوە پێشگیری و بەنەوەیە چ لەباری اقتصادیەوە چ لەباری کۆمەڵایەتیەوە ئەمە توانیویانە حیمایەتایەکەکرێ لە ڕێگەی ڕەوابەتێکی سالمە کە متەئەسفانە لە جامعی ئێرانە ئەم شێوە سیستمەی ئەم شێوەینە کارایی نییە نەیتوانیوە مۆفەق بێ و مەبەستیشی نییە کە لەو بارەوە کارێ بکە ناهاتایەکە ئەنجومەنهایەکە کە بە شێوەی بۆ خۆیان هەساون تەلاشیان کردووە بە شێوەیەک کارەکەن لەو بوارەیە بۆی کە ئاموزش بن بۆی کە پەروەردە بکەن بۆی و ئینسانانە لەو حاشیە و لەو شرایطە نابەهێنجار و نادروستە دوور بخەنەوە و ئەمە وەزیفەی بەنەوەیەک وەزیفەی دەوڵەتیش حتمما نەقشی سەرێکی هەیە ئەوەی کە وەکو عەزم کردی لەباری پەروەرشگاوە لەباری سیستمهای با بڵێن چوارچێوەی دانانی چوارچێوەهایە کە تایە ئینسانانە بەحەوێنەوە بۆ مدەتێکی مشەخەز کە تایە ئارام بگرن قابلی دەرمان بن و سەرپەرستیان هەبێت و بەنەوەیەک تا ئەوەی کە لەم ئەوارزە نەجاتیانە بێت بەڵام وەکو عەرزم کردی لە جمهوری ئیسلامیە ئەو بوجە بۆ ئەوە تەرخان ناکە بەجێەوە بوجە دانێت بۆ قدرەت تەڵەبی خۆی بۆ تەوسعی فکریەتی ئێرتجاعی ئیسلامی دانیشێت لە سووریا و لە وڵاتانی کە دانیشەم پوڵە بە شێوەیایی کەلان سەرفەکات
و بیر کەمتر دەکاتەوە لەوەی کە تۆ باز لەوە مجموعی فەراری مەخسا کە لە ماقرانەیە ئەوەی کە بەحسەکرێت لە فەراری مەخسا لە ئێرانە ینی وای لێ دێ کە لە داهاتووە ئەو نخبانێک کە لە جامعەیە ئەبێ ئایندەی ئەو جامع بگرنە ئەستۆ و بتوانن تاسیر پەزیر بن و بتوان ئەو جامعە بەرەو ئەو کاناڵە بەرن کە شایستەی ئەو خەڵقەیە متەئەسفانە هەمووی لە وڵاتانی سێهەم یا لە وڵاتانی دووهەم ئەمانە دانیشتون لەوێ بە شێوەی هین خزمەت بە وڵاتانەکەن لەوێ نەقشیانەیە لەوێ تاسیرگوزاریان هەیە و ئەو ئەفکارە مثبەتە و شتە باشانەی کە تەرحە باشانەی کە هەیەە متاسفانە لە جامعی ئێمە بەهۆی حاکمیەتی جمهوری ئیسلامیەوە ئەچێتە حاشیەوە و متاسفانە کارایی نامێت و ئەمرا بەشێکی زۆری کەش ببەخشە بەشێکی زۆری کەشکاوەی کە دیارە بەمەی کە جمهوری ئیسلامیەکە و مەبەستێتی و سیاسەتێتی و ئامانجی جمهوری ئیسلامیەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ ئەو جامعە گیرۆدەترکەوانە خوشبەختانە باوجودی هەموو ئەو فشار و سەرکوب و اختناقە کە دروستی کردو و ئێوە پەرەشی پێباو لەو چوارچێوابی هەڵێتەوە بەترساندن و تۆقااندن و زیندانکردن و یادامکردن و مجموعی ئەو ئەبزارانەی کە حاکمیە دەیکە خوشبەختانە خەڵق لەگەڵ هەموو ئەو دەستگای سەرکوب و حاکمیەتە ئێرتجاییە خەڵق زیندووە خەڵق خۆشیارە خەڵق ئامادەگی هەیە ئەوەی کە نمونەی بینین کە ڕۆژانە بە تایبەتی ترقۆ ئەوەی کە تاریخ پڕە لە دەساوەرد بەڵام ئەوەی کە لەم ئاخیرەیە زیاتر زەقۆتەوە دوای 42 ساڵ حاکمیت ئەو نەتیجەکەی بینینەوە کە یاترازەکان ڕۆژ بە ڕۆژ بە نسبەت دەگە بەراوردیکەی لە کۆنیشا بووە بەڵام ئەگەر بیت و ئەمە بەراوردکەی بە نسبەت ساڵانی ڕابردووە ڕۆژ بە ڕۆژ خوشبەختانە لە پەرسەندندایە ئەو ئەترازانە خەریکە مجەسەمترە بن ئەچێتە بوارێکی واقعیەوە تەشەکولیابی خەریکە شقلەگرێ و ئەو هەمووی ئەمانە نەتیجەی ئەو مەسائب و موسیبەت و مشکلات و گرفتانەیە کە بەنەوعێ تەزریقی لە ڕێگەی حاکمیەت و تەزریقی یەکە بە جامعەیە و خوشبەختانە باوجودیەوەی کە ئەگە بڵم نیوەی جامعی مختل کردووە و سەرنوشتی تەواوی ئەو خەڵقی گیرۆدە و ئالوودە کردووە بە ئەو ئاسیبای ئیجتماعیە بەڵام خوشبەختانە باوجودی ئەمە خەڵقانێکن ئیستاژ لەوێ لە پەرسەندندان و خۆبەخشانە زۆرێک لە ئەنجومەنەکان لە ئینەکان خەریکی ڕێکخراو دروستکردن خەریکی پەرەپێدانن بەوەی کە حمایەت لە یەکتر بکەن ئەگەر یانەوێت چارەسەرێکی بنەڕەتی بکەن ئەگەر یانەوێ ئاڵ و گۆڕێک دروست بێ ئەگەر یانوێ زندگی ئەو خەڵقە لەو شرایەتە نابەهەنجار و ناخۆش و وەزیەتە بوحرانیە نەمێنێ خەریکی ئەقدامن ئەوەی کە ئەترازەکان کە ڕۆژانە خوشبەختانە ئەیبینین کە حتا جمهوری ئیسلامیش نگەرانێکی گەورەی بۆ دروست کردووە و من ئومیدوارم ینی بە چاو ئێترازاتەکانی ڕابردووە ئەم ئێترازاتانە بە نەوعێک ئەحسازەکەم کە مۆفەقیەتترە بێت کاریگەری زیاتر ئەبێ و خەڵقێکی زیاتری پێوە بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بە تایبەت قشری ڕۆشنبیر و قشری ئەوانەی کە حتا بەرکەوتووی ئەم سیاسەتانی جمهوری ئیسلامین خانەوادە نیەتی ئەدام نەکرابێ بە دەگمەن زیندانی نەکرابێ تەبعید نەکرابێ چوزانم بەنەوعێک زەربەیەک لە زەربەکانی جمهوری ئیسلامی نەخواردبێ هەموو ئەمانە دەزەخاتە دەستی یەک کە ئێستا ئیمڕۆکە کۆمەڵگا بەرەو ئەو ئاستا هۆشیاریە ئەچێ کە مسەممەمتر و بادەرەکتر هۆشیارانەتر بەرەو پیری ئەواژن کە ئەو سیستەمە بەنەوعێک دەگەربوونکەن بەنەوعێک ئینقلابێک دروست بێت کە بتوانێ تەواوی ئەم ڕیشەی ئەم هەموو ئاسیبە ئیجتماعیانە بەنەوعێک کۆتایی پێبێت و سیستمێکی عادڵانە کە شایستەی ئەو خەڵقەیە لە چوارچێوەی ئێرانە بەرپا بێت کە ئەمە زۆر ینی هەموو نیشانەکان هەموو شرایەتەکە کە ئینسان ئەیبینێت هەمووی ئەوەمان پێڵێت کە ئەو جامعە بەرەو ئەو شرایەتە ئەڕوات کە ئاڵ و گۆڕێکی بنەڕەتی دروست بێ ئەمەش بۆ ئەمە ئیدامەکاری ئەوێ فیداکاری ئەوێ ئەسخۆر گوزەشتگی ئەوێ بە نەوعێک وای لێ ئەکات کە پاشەکشێ بە ڕژیم کە ئەگەر
سەیری تارێکەکەی ئەو لە شرایەتێکە جمهوری ئیسلامی حتا تەشەکل یا ئەنجومەن یا بە ئەمانە هەمووی بڤە بوو هەمووی مەمنوع بوو هێڵی سوور بوو پاشەکشیهایەکی کردووە بە جمهوری ئیسلامی ئێستا وای لێ کردووە کە خەڵقی تر نەترسانە بوێرانە ئەڕژنە سەر جادا ئەژنە سەر شەقامەکان و بە نەوەیەک متالباتێکی خۆیان کە متالباتەکان ئەگەر چی سەرەتاییە بەڵام دەستکەوتە ئەم دەستکەوتانە زۆر زۆر قابلی ینی ئەرزشە ینی تۆ ئەگە بدەوێت گۆڕانکاریە لە جامەیەکا دروستکەی ئەبێ حتمەن احتراسایەکە بێ ئەبێ تەشەکولا هەبێ کە خوشبەختانە ئەمانە هەمووی بەنەوەیەک بەرچاوە و ڕۆژ بە ڕۆژ وەکو عەرزم کردی ئەگەر بێ حاکمیەتی جمهوری ئیسلامی لە 42 ساڵی ڕابردووە بێنی بەرچاوی ئاوا بە شێوەیەکی گوزەرێکی خێرا سەیریکەین ئەو تاریخانەی کە ئاعتراز بەردەوام بووە بە تایبەت لە کوردستانە مەقاومەتە بووە لە زۆربەی شوێنەکانە باوجودی هەموو سەرکوب و اختناق و هەموو ئەم ئاسیبە ئیجتماعیانە کە بەنەو ئێویستێتی جامعە مختلفکە بەنەو ئێویستێتی خەڵق بخاتە حاشیەوە بەنەو ئێویستێتی خەڵق بترسێنێ و چاوتۆ ترسێنیەکە باوجودی ئەوە کەی بینین ساڵ بە ساڵ گەشە سندتر بووە بەنەو ئێک پەرەی سندووە بەنەو ئومیددەهەندە بووە و خۆشبەختانە من ئومیدێکی ڕۆشن و بەرچاوم هەیە و ئومیدەوارم کە بەتەوە ئینقلاب نەبێت وەزیەتە بەو شێوە هەروە ئەبێنێتەوە کە خۆتان ئیشارەتان پێکرد بەو هەموو کێشە کۆمەڵایەتیانەوە کە ئەبینین کۆماری ئیسلامی گیریداوە بە مووی سەری ژنە گیریداوە بە دەستفرۆشەکان ماوەیەک لەمە بەر لە شاری سنە مامورینی شارەداری ڕژانە سەر دەستفرۆشەکانی شار و خۆب کێشیان بۆ هاتووە دەبەرەوە بەڵام ئەگەر ئیستا چاوی لێ بکەین ئەم لە سەرپۆزەهابە بۆ مەلەرزەیەک هات وە خەڵکەکە هەر هەمویان هەر لە شماڵەوە تا جنوبی ئێران بەتایبەت لە شماڵی کوردستانەوە هەر هەمویان چوون بە هانای ئەم خەڵکەوە ئایا ئەم جۆرە کێشانە کە بەتایبەت ئاعتیاد هەمچین شتێکی لازمە حمایەت من وەکو عەرزم کردی لە ئەوڵیشەوە دەتور یەکی لە مەسەلەن شرایەتەکانی هۆکارە بۆی کە تۆ لە جامعەیە گاسی پەزیر بێت لە جامعەیە بکەوێتە بەر ئەو وەزیەتە ناهێنجارە یەکی ئەوەیە کە بۆکو عەرزم کردی حاکمیەتە نەقشی سەرێکیە بینێ لە تۆ مەسەلەن بەپێی وەزیەتێکی شرایەتێکی اقتصادی ئیجتماعی لە جامعەیە بەتایبەت ئێستا ئێران دەوڵەمەندە بە زۆر سەرچاوە سروشتیەکان هەلەوە نەوتە چوزانە مەعادنی ژێرزەمینیە فلانیە هەموو ئەمانە کە اقتصادێکە بۆ جمهوری ئیسلامی دیاریکراوە اقتصادێکی ڕانتیە کە هەمووی چێتەوەی گیرفانی دەوڵەت باوجودیەوە فشارهایەکی اقتصادی کەی هێناوە بەسەر خەڵقە تەحمیلی کردووە بە نەوعێک لە نەوعەکان هەرەوەی کە عەزم کردی تۆ ڕێگریەکە لەوەی کە ئینسانێک بتوانێت لەوەی کە بێبەهرەیە لە هیچ داهاتێکی دەوڵەت حمایەتێک جار کومەک هەزینەیە چوزانم لەباری بێداشتەوە دەرمانەوە زۆر مەسایلی کەی کۆمەڵایەتی بێداشتی دەرمانی فەرهەنگی کە ئەمە ئەبێت دەوڵەت یەکێ لە وەزیفەکانی لە هەموو عرفی دەوڵەتانی دنیا وا بووە کە لە وڵاتێکە تۆ ماڵیات دەدەی بەر ئەساسی ئەو ماڵیاتە تۆ بێ ڕفات دروستکەی هەل لەو ماڵیاتە کادرێ لەباری بێداشتەوە دەرمانەوە کۆمەکەزینەی مادیەوە چوزانم زۆرێک شتەکانی کە بەڵام متاسفانە لە جمهوری ئیسلامی سەرفیشتایەکەکرێ کە میلەتەکەی خۆی یا خەڵقی ئێران بەکەشتی چۆتە حاشیەوە کەمتر تەوەجوی پێکرێ و بۆ نیاسایەکە بۆ مانەوەی دەسەڵاتی خۆی عینەکە ئەوە زیاتر لەو بارەیە و تەوزیعێکی ناعادڵانەی سەروەت لە جامعەیە وای کردووە کە مەجموعی ئەماسی بە ئیجتماعیانی یعنی ئەتوان بڵێم مەحسوولی ئەو شرایەتەیە کە جمهوری ئیسلامی خڵقاندوێتی هەموو ئەم عوارضانەی کە باسمان کرد هەموو ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە باسمان کرد تو خانەوادا ئەبینی ینی خانەوادا بینی کە یەک دنیا مشکلی هەیە کابرا هەیە چوار مناڵی هەیە ئەچێتە مەدرسە وەختی ئیمکاناتی نییە وەختی شرایەتی
نەبێت مەجبورە مناڵی سەرشقامەوە دروست دەبێت وەختێک کەسێک کە نەتوانێت تەمینی نیاسایی ڕۆژانەی حیاتی خۆیکە تەبیعیە مەجبورە بێ بۆی کومەکێ بکات بە سەرپەرستی خانەوار کە بۆ تەمینی نیاسایی مادی خۆی مەجبورە بێت تەحمیلەکە بە مناڵەکەی کە بچۆ کارکە بچۆ لایلۆ فرۆشی بکە سیگا فرۆشی بکە فڵانی دی تەبیعیە ئەمە کاچێتە بازار ئەکەوێتە بەر ئەو مشکلات و گرفتانی کە لە جامعەیە مەجموعی ئەو مافیانەی کە لە جامعەیە ئەو بزێکارانی کە لە جامعەیان کە کەمینیان داناوە بۆ ئەم مناڵانە بنەوەیەکە بنە قوربانی هەموو ئەمانە بە شێوەیەک ئەبزارە دەسەڵاتی جمهوری ئیسلامی بەنەوەیەک ئەوێت ئەو جامعە لەو شرایطە بەحرانی اقتصادی ئیجتماعی فەرهەنگیە بمێنێتەوە بۆ مانەوەی حاکمیت و درێژەتان بە دەسەڵاتی بە قەولی خۆت لە سەرەتای ئشارەت پێکە نگریسی خۆی کە من وەکو عەرزیشم کردی خۆشبەختانە لەگەڵ هەموو ئەو تەحملی ڕەنج و مشەقەت و بەدبەختی و ناعەداڵەتی و چ لەباری هەموو بوارەکانە خۆشبەختانە خەڵق تەسمیمیان گرتووە بەوەی کە ئەو شرایطە زیاتر تەحمل نەکەن گرانی ئەفسار کوسیختە تەوەڕومێکی غیرە عادی تەوەڕومێکە زیاتر لە 50% باڵای ئەوەی کە خودی ڕژیمەڵێ 50% 49 خوردەیەکە پیا 50% کە متمەینم لەوە زیاترە ئاماری بێکاریە وەزیەتەکەیەتی چوزانم حاشێنشینی فەقر خەریکە وردە تەبقی متەوەستیش نامێنێ دەی تۆ مەجموعی ئەمانە وەختێک جوانێکە بینێ بە هەموو ئارەزوەکانی بە هەموو حەزەکانی ئەچێت کالایەک کە تەولید کراوە حالا مۆبیلە هەرچێکیکەیە لە پشت ویترینایی بینێ قودرەتی خەریدی نییە بیکڕێ بۆ تەمینی ئەو نیازە بۆ تەمینی ئەو شرایطە بۆ مەهەیاکردنی ئەو کالایە جا حالا با مۆبیل نەبێ نان بێ ئاو بێ چوزانم هەموو ئەو نیازایی ئینسان مەجبورە بێت تەن بە یا ئەگەر کچانن یا ژنانن یا ئەگەر کوڕانن بەنەوەیەکە بێ ڕاکارێکی کە بدۆزنەوە ڕێگایە بدۆزنەوە بۆی بتوانن ئەو نیازانەی خۆیان بەتەرەفکەن لەش فرۆشی یەکێ لە متەئەسفانە یەکێ لەو ڕێگانەیە کە متەئەسفانە زۆرێک لە کچان و ژنانی کۆمەڵگا کردوتە قوربانی کە دوای ئەوەش لێکەوتەکانی لەباری خەمۆکی و خودکوشیەوە چوزانم ئاوارزەکانی کەیکە بەهۆی ئەوەی کە کابراچون کەسێک کە هەڵەسێت تەنفرۆشیژەکە خاستێکی دڵی نییە شرایطە پێی تەحمیلەکە کە بچێتەوە بکە نەتیجەکەی ئەگەر خانەوادەی بێ منجر بە تەلاقە بێ ئەگەر مناڵی بێ سەرگەردانە بێت ئەم مناڵە بەنەوەیەک ینی کاریگەری دانێ لەسەر ئەو زندگیە کە متەئەسفانە بەهۆی خانەوادەیە کە نەیتوانی وەکو باش پەروەردەی کات کە وە کارەکەشی وەکو عەرزم کردی مەسەلەن اختلافێکە بینی دایک و ینی هەموو ئەمانە وای کردووە کە ئینسانە خاتە شرایطێکەوە ئەو جامعە نقطە ئومید لەلایەن ڕژیمەوە بۆ باشترکردنی وەزعی بژێ و گوزەرانی خەڵق چ لەباری اقتصادی چ لەباری ئیجتماعی نییە مەسەلەی حتا تو باسی فەرهەنگی ینی کۆمەڵشتی کردووە کە بە عورف بە عادەت بە ینی خەریکە بێتە فەرهەنگ لەو جامعەیە کە ئەمانش بۆ خۆی دوای 43 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی بە زۆر ئەیسەپێنێ بەسەر خەڵقە لەباری مەسائلی مەسەبیەوە لەباری مەسائلی مەسەلەن حتا کچ بەشودانەوە ئەو قانونانێک کە لە مەجلیسا تەسوی بکرێ کە هیچی لەگەڵ تەمەدن و لەگەڵ حتا دیموکراسی مافەکانی مرۆڤ چوزانم هیچی ئەمانە هەمخانی نییە دەی جامعەیەکە من پێم وایە بە هەموو بە تایبەتمەندەکانی کە جمهوری ئیسلامی خۆڵقاندوێتی با وجودی هەموو ئەوانە من پێم وایە جامعەیەکی زیندووە ئەک ئومیدەوار کنندەیە بۆی کە ئاڵوگۆڕێکی بنەڕەتی دروست بێت و ئەو شرایطە خەڵق لی بەدەستی خۆشیان نەبێ هیچ قودرەتێک ناتوانێت ئەو شرایطێک کە دروستە ستانداردە بۆیان فەراهەمکە تەنیا ڕێگەی ئەوە بە باوەڕی من تەنیا تەغییری ئەو ڕژیمەیە ئەویش لە ڕێگەی انقلابەوە کە کۆتایی هێنان بە هەموو ئەو ئاسەوارانەی کە متەئەسفانە گریبانگیری خەڵق بوو.
کاکمەتەلویان زۆر سپاس بۆ بەشداری بوونیت لە بەرنامەکە هاتینە کۆتایی بەرنامەکە. زۆر سپاس بۆ ئێوەش و دەستان خۆش بێ و هیوادارم توانی بێتمان شتێکمان پێشکەش کرد بێ و موردی ڕزایەت بێت و زۆر سپاس بۆ هاوکاران و بینەرانیش. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکە. نابێ ئەوەمان لەبیر بچێ کە کەسی معتاد قوربانی لە بیرکراوی نێو کۆمەلگایە. دەبێت بەو پەڕی دڵسۆزی و تێگەیشتن لە کێشەکەی وەک نەخۆشی دەستی بگیرێت تا بتوانێت بە هەست بە خۆشەویستی و متمانە بە دەوروبەری عشق و خۆشەویستی بە ژیان و کەسوکاری بەدەست بێنێتەوە و سەر لە نوێ بگەڕێتەوە بۆ سەر ژیانی ئاسایی ڕۆژانەی خۆی. ماڵاوە.